إن شاء الله خوايا وبيوي وبيمصر جين ومعلو ودري خوش ولا ساق خوايا جان داوای لێ ئەەکەین ئارامی بگەڕیتەوە بۆ هەموو کوردستان خوايا ڕەحم بە هەموو مسلمانێ بکەی ئێستا دەرئەچین زۆر پێمان ناخۆشە و خوای گەورە هەموو کەسێ داوات کا بۆم شوێنی مبارەکە و لێ بۆ ئەم شوێنە هەموو خزم و کەس و کار و قەومێ ئێمە ئێستا دڵمان زۆر پێی ناخۆشە ئەگەڕێنە و زۆر ئیسراحەتمان تیا کردەوە زۆر ژیانمان خۆش بووە تایە و خزمەتمان باش بووە تایە و زۆر ژیانمان خۆشوە و زۆر پێمان ناخۆشە خزمەتی پیاغەمبەر صلی الله علیه و سلم کێشەکەی لەبەری گشتیوە بکات شەش حەوت کات نوێژمان تیا کردەوە ڕزگار تکای زۆر بۆ هەموو خزم و قەوماڵێ کردومان إن شاء الله خوا بۆم کا هەموو ساڵێ إن شاء الله خوا بیکا بۆ مەتێم إن شاء الله خوای گەورە بکاتە قسمەتمان کەس و کارمان گشتی بێتە ئەم شوێنە مبارەک إن شاء الله خوايا وبيوي وبيمصر جين ومعلو ودري خوش ولا ساق بسم الله الرحمن الرحيم بناوي خواي گەورە و میهرەبان خوايا لێت بەزیاویەکە ئێمە گەیان بە خزمەتی پێغەمبەری نازار صلی الله تعالى عليه وسلم کە لەم شوێنە مبارەکە هەموومان کۆبووینەوە هەموومان هاتینە خزمەتی ئەم پێغەمبەرە و ئەم حەجەمان لێ وەرگرێ إن شاء الله خوايا گیان داوای لێ ئەەکەین ئارامی بگەڕیتەوە بۆ هەموو کوردستان خوايا ڕەحم بە هەموو مسلمانێ بکەی خوايا شیفای هەموو نەخۆشیێک بەی خوايا داوای لێ ئەەکەین یا ڕەبی عەفومان کەی لە گوناحەکانمان خۆش بی خوايا ئەم متاعیدانەی شازات کەی خوايا سەرفەرازیان کەی بەڕاستی شوێنێکی خۆش شوێنێکی دڵگیر شوێنێکی ئامان شوێنێکە هەتا بڵێ هەر خۆشە لە خۆشی ئەو پێغەمبەرە نازارە صلی الله تعالى عليه وسلم یا ربی خوايا لە قیامەتیشا بە خزمەتی ئەو بگەین یا ربی